مخدرات كڕی خۆشە با بیخۆم زانین تامی کووە طبعا ئەوەی پشتم ماڵی دکتۆر وۆڵتر وایتە بەڵام ناتوانم زیاتر بچمە پێشبەرەوەی یەک لە لۆکێشنەکانی تر ئەوەی پشتمە تام چەند کەس بە بیری دێتەوە کە چییە پیرێژنەی زۆر دڵخۆش ڕوو خۆش بوو قەپاتە گوتی دەتوانانی دەدوێت بێژۆرە کوورە گوتم ئەرێ وەڵڵا زۆرێ ئەوەی پشتیشە شوقەکەی دەستە ڕاستەمان شوقەکەی جێسی بوو کە بەکرێ گرت ئێرە هەمووی دەستکردی نێتیڤ ئەمریکانەکانن ئەمێ دەنگم زۆر برندکەم لە ویلایەتی تێکساسەوە بەڕێکەوتین بۆ ویلایەتی نیو مەکسیکۆ بە تایبەت بۆ نێو شاری ئەلبۆکەرکی ئەو شوێنەی کە زنجیرە فیلمی برێکینگ بادی لێ وێنە گیراوە نۆ شوێنی سەرەکیمان هەڵبژاردووە بۆ ڤڵۆگی ئەمڕۆمان بینەرمان بن سڵاوتان لێبی خۆشەویستان چۆنن باشن لە شاری ئەلبۆکەرکم لە شاری ئەلبۆکەرکیمە لە شاری ئەلبۆکەرکیمە بەخوا ناوەشی زەعاتە تەلەفوز ناکرێ لە ویلایەتی نیو مەکسیکۆ ئەو شوێنەی کەوا فیلمی برێکینگ بادیان لێ دەرهینە فیلمی برێکینگ باد وا بزانم بە کوردێکی کردیتیانە شکستی گەورە شکانی خراپ شتێکی لە بابەتی نازانم یەکەم شوێن کە لۆی دەچین تەبان نۆ سپاتم هەربژاردێ نۆ شوێن ئەوانی کە تەسویرە لێکرا یەکەم شوێن ئێرێ لەوێ بناسنەوە ئەوە تەبان سەعات 7:10 سبەینەیە قەپاتە دەی سپا ئان نەیل ئەو شوێنەی کەوا ئەبزام سەوڵ بوو ناوی چ بۆ ئەبزام کابرامە حامیەکە لێرە دێتن پێی ئەوە دەکا پێنی نۆکووەکانی چا دەکاتن ئیتر برادەرەکانی دێن بڵێن معاملات دەکەن ئیتر مالەسەف شوێنەکە قەپاتە حەزم دەکرد کراباوە ئابزامی تایلەندی ئەوانەیە بەڵام دەچم ئەوە شوێنەکە ئەمە ئەگە لە مەکسیک بێ یەکەم شوێنە لۆلادانی ئێرە هەوە ساکن کەسی لێ نییە شوێنەی زۆر عەزلە ئەزم کۆخت خۆی فریمیشان لێ دەهینەیە بەڵام بە هەر حاڵ ئەوە شوێن یەکەمە باشە قەپاتی شان کردیە دەرکیان قەپات کردیە شوێنەکەیان داخستیە بازاریان نمایە نازانم چییە بەڵام ئەو شوێنەیەکەوە محامیەکە دێتن نینۆکی خۆی چا دەکا و خزمەتی دەکەن با بچینە شوێنەکانی تر ئێستا کە دەچینە کاڕواشەکەی ئەوی ژنەکەی ژنەکەشم نەبیێتەوە ژنەکەی کاڕۆشەکەی بەڕێنرەبە کاتێک کە کاڕۆشەکەیان کڕی دکتۆر وۆڵتر وایت سیارەکەشمان بشوێن لەوێن دەرێ خۆشەکە لەوەیە سعات
هشت تقريبا هشتا اللي كاس الدرينية لبري أوروكا 4th of July شولة يعني أنا استاقي ازدحام بو بخواي لا شوني لبو شوني شتر نيف ساعات ساعات تجي بس الحمد لله أول شيء كمان هو الترتيب نبي بس ساعات تجي هي بدوني Turn left onto Snow Heights Circle Northeast. In 800 feet, turn left. Turn left. In 800 feet, your destination will be on the left. طبعا خوش باكتين سعرك هات بيز بو با خانش كما ولو نعطانا دنياي تدا والله Hello. Hi, inside or out? I come from California just to see you. Is it from the Breaking Bad film? It is from the Yes. Breaking Bad. Oh, great. Yeah. Yeah, you're more than welcome to park on the other side if you like to go inside and check it out. No. First of all, I will Wanna wash it then. Let's do that. Are we Thank doing you. just the outside today? Yeah, I think yes, because it's a lot of things I Okay. cannot. Yeah. So these are going to be our 4 options as far as our outside washes. Let's go to the base. Okay, sounds good. So I came here for filming, not for washing the car. That'll work. How was your day? It's so far so good. And yourself? Thank you. Tired. Are you? It's been my 8,000 miles driving. Oh wow! And you're coming from? California. I've Making never a been to road trip. California. It's very close by. I know. I know. I need to go. 1078 today. All right. So yeah, let's go with that cart. Thanks for your smile. Oh, you're welcome. Thank you. There you go. And you're all set, okay? Is it automatically or just? It is. Okay, right, You great. need your receipt today, sir. Please, would be great. Thank There you go. You have a good Is it rest of okay your to day. film inside? Yeah. Okay. Definitely. Thank you, appreciate Have it. a good day. Have a good, thank you. Bada dolari. Poi di giorni andare pagare pure قلت لك كل جوري نيا قربا أنا ما طاقت يوم نيا يعني كمولي قري مشتاقوك يلا باوراين يا الله قولونا يجنا كم نبيل كده جني دكتور والتري يس مشتاقوك يا Okie doke. Okay. Raz bro. Brosh. Your destination is on the left. I know it's on my destination. Yes, thank you.
ماندا بوو ماندا نەبوو ژنەکەی ماندا نیە دەمەوێت سێرچکەم لە گوگڵی بەس مۆبایلەکەی دەکەم كاك انا كم سيرش سكايلر مش نكنا سكايلر طبعا هو اكواس ماركت او كيا كار واشا كيا طبيعيه بتسمى تصوير جوري كم ودي اوكي طبعا جوركيا ليرة معاملاتي عندك والتر جنكي ليرة سكايلر out there Breaking Bad Breaking Bad premiere July 15. Listen, this is a complicated situation here. A lot of moving parts. None of which are my concern. ودي الآن شنو يخلي الأخوي هذا نمشي؟ طبعا هذا الديكور يعني وكل جينا رهانة بوا هو الجوري امبلوير ما اسم الرئيس ما كنيش اللي بيبري باشا مرافق له بشان زي هاد شتي زوان هنا لا مش هنا كان لو حفاظة قورين طبعا لحمو ريستو مكان او حسابي حفاظ مدار الشان كدير حفاظة قورين قورين رابطينا داري تواو اوا کارۆشەکەش مان کرد بچینە بەشی دووەم و سێم و ئەوکانی تر زارێ بای باڕسمە شتێک دەرەوەش بگرین دەر سارێ پۆلیس Molly, Dr. Walter White, Heisenberg. In 1 mile, turn left onto Comanche Road Northeast.
right onto Piermont Drive Northeast. Then the destination is on your right. In 900 feet, the destination is on your right. 3828 Piermont Drive Northeast. The destination is on your right. 3828 Piermont Drive Northeast. Arrived. طبعا ئەوەی پشتم ماڵی دکتۆر وۆڵتر وایتە بەڵام ناتوانم زیاتر بچمە پێشبەرەوەی حتى سیاجیان کردی وەکو فیلمەکەی خانیەکەی فیلمی هۆم ئەلۆنی سیاجیان کرد دەزان خەڵک زۆر دەچتن حتى سیاجیان کرد نووسیتی ناوی ترێسپاسکە یعنی ناوی تەجاوزەکەی لێرە لە مەنتیقەی 3228 پێرمۆنت درایڤ لە نۆرث ئیستی لە ئەلبوکێرکی لە نیو مەکسیکۆ واضح دیار بیتن دائما دەرێتن نووسیتی دائما پیرێژن شتی دەیە هەساگە پیرێژنە کەس لێوێن دەرە نووسیتی حتاگەی لە گوگڵی تەمەشاکەی نووسیتی پیرێژنێک معدل دانیشتە لێ ناگەرە خەڵک تەسویرکاتنەوە فعلا پیرێژنەکەوا لێوێن دەرە وەسە بەشایکە هەیەک لە کۆمنتەکە دەرە before you go پیرێژنێک لێوێن دەرە بەڵام don't care ناوێن زیاتر بچم بەڵام هەلە دۆڕە تەسویرە شتێکم طبعا ئەو دوژن هەوا لێوێن دەردانیشتینە ئەوە ماڵەکەی تێوکە باسمان کرد ئەو عیلێش ئەوانیشە لە کالیفۆرنیا هاتینە گوتی چینە شوێنەکانیت کە بڕۆنەوە شوێنانش کە زۆر خۆشە ئیتروا دەسمەوێت لۆکیشنەکانی تریش دەبینم ئیترەوە ماڵی دکتۆر وۆڵتر وایت بوو هایزنبەرگ با بڕۆنە شوێنیش تر